أيها الإخوة الكرام والأخوات الكريمات، نتحدث في خطبتنا لهذه الجمعة عن الاعتماد على النفس، إذ أنها فضيلة تعزز الثقة في النفس وإمكاناتها، وتساعدها على التخطيط الإيجابي للمستقبل، وتساعدها على تحمل المسؤولية والأخذ بالأسباب مع التوكل على رب العالمين، وترك الاعتماد على النفس والاعتماد على الآخرين يعدم الثقة بالنفس، ويجعل الإنسان يسير بسير يخالف سنة الأنبياء عليهم الصلاة والسلام، حيث أن الأنبياء كانوا يعتمدون على أنفسهم ويعملون بأجر ليكفوا حاجاتهم ومتطلبات من يعولون. قال رسول الله صلى الله عليه وسلم: ما أكل أحد طعاما قط خيرا من أن يأكل من عمل يده، وإن نبي الله داود كان يأكل من عمل يده. وهذا المعنى يتحقق في كل من يبذل جهده ويتقن عمله، كالجندي والطبيب والمهندس والتاجر والمدرس وغيرهم من أصحاب الوظائف والأعمال الأخرى. وقد كان النبي صلى الله عليه وسلم يعمل طوال حياته معتمدا على نفسه، فعمل بالرعي ثم بالتجارة. قال صلى الله عليه وسلم: ما بعث الله نبيا إلا رعى الغنم. فقال أصحابه: وأنت يا رسول الله؟ فقال رسول الله صلى الله عليه وسلم: نعم، كنت أرعاها على قراريط لأهل مكة. وكان الصحابة الكرام رضوان الله عليهم يعتمدون على أنفسهم ويتحملون المسؤولية. فهذا عبد الرحمن بن عوف رضي الله عنه قدم المدينة فذهب إلى السوق وعمل بالتجارة واجتهد وربح مالا كثيرا، وصار من أثرياء المسلمين نتيجة توكله على رب العالمين واعتماده على نفسه. قال أنس رضي الله عنه: لقد رأيته قسم لكل امرأة من نسائه بعد موته 100,000 دينار. فانظر إلى من اعتمد على نفسه وتوكل على ربه، كيف كان النجاح حليفه والفوز أليفه، فعاش حياة طيبة وحظي بمكانة مرموقة. برا خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لە وتاری ئەمڕۆمانە باسی ئەوە ئەکەین کە پێویستە ئینسانی مسلمان خۆی کەسێک بێ ئیعتیماد بکاتە سەر نەفسی خۆی لە ژیانی دنیاە، پشت بە خۆی ببەسێ، دوای ئەوەی کەوا تەوەکل و پشتبەستنی ڕاستەقینەی لەلایەن خوای پەروەردگارەوەیە، بەڵام لە وەرگرتنی ئەسبابەکانی دنیاە پشت بە خۆی ببەسێ، نەبێتە بار بەسەر خەڵکانی ترەوە، و هەروەها ماڵ و مناڵیشی لەسەر ئەو شێوازە ڕابێنێ. ئەمە ڕێبازی پێغەمبەرەکانە. خوای تەعالایش مرۆڤەکانی بۆ ئەوە خوڵقاندووە لەسەر زەویە کەوا خەلیفەی خوا بن لەسەر زەویە و دنیا تەعمیر بکەن، دنیا ئاوەدان بکەنەوە. پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان نەهاتووە ئیلا کاسبی کردووە،
پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە عەرزم کردن ئەفەرمێ هیچ شتێک لای خوای تەعالا ئەوەندە خۆشەویست نییە وەکو ئەوەی یا هیچ نانێک هیچ خواردنێک کە خوا حەز کات و بەرەکەتی تێبخا ئەو خواردنە وەکو ئەو خواردنە نییە کەوا ئینسان بە دەستی خۆی دەریکا پارەکەی خواردنەکە یعنی بە عەرەقی ناوچاوانی خۆی بەدەستی هێنابێ تەنانەت پێغەمبەر داود بەدەستی خۆی خواردنی خۆی دەرەکرد بۆ لەیرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو گشت پێغەمبەرەکانە باسی پێغەمبەر داود دەکا بۆ چونکە پێغەمبەر داود برا بە ڕێزەکانم هیچ پێغەمبەرێک وەکو داود نەبووە کەوا مەلیکایەتی و پێغەمبەرایەتی بەیەکەوە کۆ بکاتەوە لە یەک کاتا پێغەمبەر داود پێغەمبەر بووە و پاشان مەلیکیش بووە پاشایش بووە لەگەڵ ئەوەیشا بەدەستی خۆی نانی خۆی دەرکردووە بە عەرەقی ناوچاوانی خۆی نانی خۆی دەرکردووە لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەمە ئەوە ئەگەیەنێت کەوا هەموو پێغەمبەرەکانی تر واش بوون و خوای تەعالا یەکێک لە ڕیسالەت و پەیامی پێغەمبەرەکان کە بۆ ئێمە ناردوێتی ئەوەیە کە ئێمە کەسانێک بین لە ژیانی دنیاە بە کاسبی خۆمان بە هەوڵ و کۆششی خۆمان نان دەرکەین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەر نەبووە ئیلا شوانێتی کردووە طبعا ئەمە حکمەتی زۆرە هیچ پێغەمبەرێک نەبووە ئیلا شوانێتی کردووە ئەمە حکمەتی زۆرە جگە لەوەی کە ئەوەی ئێمە مەبەستمانە ئێمە مەبەستمان لێرە ئەوەیە کە پێغەمبەر نەبووە کاری نەکرد بێ کاسبی نەکرد بێ بەڵام جگە لەوەش معنای تریش ئەگەیەنێت خوای تەعالا هەموو پێغەمبەران بۆ ڕاهێنان لەسەر ئەوەی سبەی ببن بە پێشەوای خەڵکی لە شوانی حەیوانەوە دەستیان پێ کردووە چونکە کەسێک کە تەحەمولی بڕێک مەڕ نەکا ناتوانێت سبەی مرۆڤێلێکی زۆر پێشەوایەتی بکە ئە لەوێوە دەستی پێکا وەکو ڕاهێنانێک بەڵام معنای ئەوەش ئەگەیەنێ وا ئێمە ئەمانەوێ ئەویش ئەوەیە کەوا هەموو پێغەمبەران بە عەرەقی ناوچاوانی خۆیان نانی خۆیانیان دەرکردووە پرسیاران لە پێغەمبەری خوا کرد ئەسحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا تەنانەت بەڕێزیشت فەرمووی بڵێ منیش لەبەر خاتری یان وەکو لە مقابلی چەند دیرهەمێکە یان چەند پارەیەکی کەمە کە مانگانە پێم ئەدرا من شوانێتیم بۆ خەڵکی بۆ دەوڵەمەندەکانی مەککە ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەنج بوو شوانێتی ئەکرد بۆ یارمەتیدانی مامی ئەبوو طالب باوکی ئیمامی عەلی کە خاوەنی عایلەیەکی زۆر بوو پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم دوای وفاتی باپیرەی کە باوک و دایکی هەر لە مناڵی وفاتیان کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتووە لای ئەبوو طالبی مامی جا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو مناڵ و گەنجێک نەبوو کەوا ئیعتیمادی لەسەر مامی بێ بەڵکو هەوڵێدا یارمەتی مامیشی بدا و بارەکەی لەسەر سووک بکە جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوای کردو و حتا وفاتیشی کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام دوای شوانێتی دەستی کردو بە تجارەت و بازرگانی و هەوڵی داوە بە عەرەقی ناوچاوانی خۆی نانی خۆی دەرکا براینە تەسەور ئەکەن جاری وا هەبووە بە بار ئاڵتون هاتووە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک بۆ بەیت المالی مسلمانان هەر هاتووە بە خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنی خۆی هەڵنەساوە تا هەر هەمووی تەوزیع کردووە و داوێتی بە مسلمانان و خۆی کاتی وفات ئەکا و پێش وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەڵغانەکەی کردبووە بارمتە لە جیاتی قەرزێکا لە کابرایەکی یەهودی لە کابرایەکی جوولەکە سندبووی چەند تەنەکەیەک جۆی بە قەرز هاوردبوو لای کابرایەکی جوولەکە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا ئاخری ژیانی اعتمادی لەسەر خۆی کردووە
لەگەڵ ئەوەی شاکە ئێوە خۆتان باش ئەزانن ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیایانە هەبووە زۆر دەوڵەمەند بوو و ئامادە بوون هەموو نەک خۆیان هەموو ماڵ و مناڵیان بکەنە قوربانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆشتووە قەرزی کردووە و قەڵغانەکەی خۆی داوەتە قەرز اعتمادی نەکردوتە سەر ئەبوو بەکر و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوثمانی کوڕی عەفان لە تاجرە گەورەکانی ئیسلام لە پیاوە گەورەکانی ئیسلام و عەشرەی مبەشەرە هەموویان دەوڵەمەند بوون تەسەوور بکە ئیلا عەلی نەبێ و یەک دوانێکیان نەبێ هەموویان پیاوی گەورە و دەوڵەمەندیش بوون بە کاسبی خۆیان بە عەرەقی ناوچەوانی خۆیان بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اعتمادی ناکردە سەر ئەوان حتا تەنانەت لە کاتی کۆچکردنیا کاتی پێغەمبەر کۆچەکە و دێت لە مەکەوە بۆ مەدینە ئەبوو بەکر ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا من دوو حوشترم ئامادە کردووە بۆ ئەو سەفەرە کاتێ پێ ئێڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆت حازر کە تۆ ڕەفیقی منی لە سەفەرەکە ئەمیش لە خۆشیە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا من هەر زانی من ئەبمە ڕەفیقت دوو حوشترم بەبارەوە ئامادە کردووە بۆ ئەو سەفەرە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەو مەرجە بە پارە یعنی هینەکەی من پارەت پێدەم لە جیاتیە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەڕۆیشت بڵێ ئەمە ئەبوو بەکرە و سەحابەمە و شوێنی من کەوتووە و ئەبێت حوشترەکەی ئەویش بۆ من پارەی بۆ بەمێ لەبەر خاتری خوا ئەیکا نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنوورەکان ئەزانێ و ئەشزانێت چۆن پەروەردەی سەحابەکانیەکە حتا تەنانەت وا فێریانیە کرد ئەگەر نەک لە مەسئلەی پارەشە لە هەموو شتێکی تریشە وا فێریانە کرد قەت داوای هیچ لە خەڵکی تر نەکەن تەنانەت ئەبوو بەکری سدیق خوای لێ ڕازی بێت دوای ئەوە وا فێر بوو ئەی فەرموو واللهی پێغەمبەری خوا وا فێریە کردین داوای هیچ لە خەڵک نەکەین کاتێ بەس جا سواری حوشتر بوون تۆزێ زەحمەتە ئەبێ ئەو حوشترە دانشێ و چۆک دا بدا و ئەم جا سواری ببیت و هەڵسێتەوە تۆزێ قورسە ئەی فەرموو جاری وا هەبوو لەبان حوشترەکەوە قەمچیەکەمان ئەکەوتە خوارەوە ئەکەوتە سەر شانی یەکێک ئەی داوەبان شانە داوامان لێ نەئەکرد ئەو قەمچیە بداتە دەستمانەوە بەڵکو خۆمان لە حوشترەکە دا ئەبەزین قەمچیەکەی خۆمانمان هەڵەگرت تەماشاکەن برا بەڕێزەکانم ئینسانی مسلمان چۆن فێر ئەبێ سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن فێر بوونە ئەوە تا عەبدوڕەحمانی کوڕی عەوف کاتێ دێ بۆ مەدینە هیچی نامێنێ کافرەکان هەموو پارەکانیان لێ ئەسێنن هەموو سەرۆت و سامانەکانیان لێ ئەسێنن هیچی نامێنێ کە دێتە مەدینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیکا بە هاوڕێی یان برای سەحابەیەکی تری ئەنساری کە خاوەن ماڵە خاوەن عەرز و سەرۆت و سامانە ئەیکا بە هاوڕێی ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئەکا بە هاوڕێی یان بە برای ئەو سەحابەیە بەڵام کاتی عەبدوڕەحمان ئەڕاتە ماڵی ئەو ئەنساریە ئەو پیاوە ئەنساری ئەڵێ من ماڵەکەم ئەوە ئەلەیەوە دابڕێکم دابەشێکم بۆ تۆ وەچی پارەشم هەیە نیوەیە دەمە تۆ مادام تۆ پێغەمبەری خوا کردیە برای من ئەویشە فەرمێ خوای تەعالا ماڵ و مناڵی خۆت پیرۆزکا لە خۆت تۆ بەس ڕێگام پێ پیشاندە بازار لەکوێوەیە و کاسبی چۆن ئەکرێ و خەڵک چۆن ئەژێ بەیانی بازارم پێ پیشاندە و هەر ئەوەندە ئێکە ئەچێتە بازار لە بازارە دەسەکا بە کاسبی و عەبدوڕەحمانی کوڕی عەوف نەک ئەبێتە بار بەسەر ئەو سەحابەوە بەڵکو هەزارەها بێوەژن و یەتیم و خەڵکی فەقیر و هەژار یارمەتی لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف وەرەگرن دانانشێ لە ماڵا دەست لەسەر ئەژنۆ و بڵێ بەخوا مەعاش نەما و مەعاش بڕا و ئیتر تەواو بمرێ لە برسا پارەم نەما و هەمووی ڕۆیشت نا بەڵکو ڕێگا ئەدۆزێتەوە و ڕزقیش لای خوایە ئینسان